بەناوی خوای گەورە و میرەبان ئایزانم سڵاوتان لێبێت لە ڕۆژی دەستپێکی یۆرۆ سڵاوێکی تایبەتتان لێ دەکەم جارێکتر بووینەوە میوانی ماڵەکانتان. ئەمڕۆ باسێکی تایبەت لە پاڵەوانێتی یۆرۆ دەکەین و واری دەستپێکیش کە ڕوبەڕووبوونەوەی ئیتالیا و تورکیایە. دانەرجان جارێکتر سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ تۆ، سڵاو لە بەڕێزت لە بینەرانتان. زۆر سپاس. ئایزانم ئێوەی بینەری بەرنامە دەتوانن لە ڕێگەی پیجی تایبەتی پامسپۆرە پیجی هاوڕێ عەزیزم دانەرەسڵان بینەری بەرنامەکە بن لە ڕێگەی ئەکاونتی فەیسبوک و هەروەها هەر کۆمنتێک و سەرنجێکیشتان هەبێت دەتوانن ڕاستەوخۆ پێشکەشمانی بکەن و ئێمەش بە پێی توانە لە نێو بەرنامەکەدا گفتوگۆی لەسەرەکەین و وەڵامی پرسیارەکانیشتان وەردەگرین. سەرەتای بەرنامەی ئەمڕۆشمان بە گرافیکێک لەسەر پاڵەوانێتی یۆرۆ دەست پێ دەکەین. کۆمەڵە گرافیکمان لەسەر پاڵەوانێتی یۆرۆی ئەم ساڵ بۆ ئامادەکردوون کە بابزانین پاڵەوانێتیەکە لە ڕووی بەشداریکردنی تیپەکان وەروە لە ڕووی بەشداریکردنی یاریزانانی خولەکان لەگەڵ ئێوەی بینەر و دانەر بینەری گرافیەکە دەبین گەر هاوکارانم هاوکاری بکەن. دانەرجان کۆی گرافیکەکە بینەر بە دواتر بە پێی توانە پرسیاریا سەرنجێکی خۆشتی لەسەر بە. براوەکانی یۆرۆ لە ساڵی 1960 تا 2016 بێگومان ئیسپانیا لەگەڵ ئەڵمانیا زۆرترین نازناویانەیە کە سێ نازناوە. فەڕەنسا دوو نازناوێرە کە لە هەڵبژاردەکانی پورتوگال و ئیتالیا و دانیمارک و هۆڵندا و چیک و یەکێتی سۆڤێت کە براوەی یەکەم نازناو بۆ دوێنێژدانەر ئاماژەی پێکرد. هەروەها یۆنان هەر یەکەیان هەڵگری نازناوێکن. ئەمە کۆی ئەو هەڵبژاردانەیە کە بوونەتە پاڵەوانی یۆرۆ. یۆرۆی 2020 وەڵامان دەداتەوە ئایا ژمارەی نازناوەکانی هەڵبژاردانە زیاترە بە یاخود پاڵەوانێکی لە دەردەکەوێت. گرافیکی دووەم کە پێم وابێت لەسەر بەشداریکردنی یان هەڵبژاردەکانە لە پاڵەوانێتی یۆرۆ کە زۆرترین بەشداریکردن بێگومان دیامانشافتی دانەر بە 13 بەشداری زۆرترین بەشداری هەیە. ئیسپانیای ماتۆدۆرەکان 11 جار بەشداریان کردووەرێکە لە ئینگلتەرا و فەڕەنسا و هۆڵندا و ئیتالیا 10 جار بەشداریان کردووە. گرافیکی سێەم کە گرافیکێکی تا ڕادەیەک تایبەت بێ بە تایبەتمەندیە کە بۆم پاڵەوانێتیە گرنگی هەیەویش گۆڵکارانی مێژووی یۆرۆیە. پلاتینی کە خاوەنی 9 گۆڵەروە کریستیانۆ رۆناڵدۆ کە خاوەنی 9 گۆڵە. دانەرجان ئەمێ ئەلێرەیان لەم گرافیکەیان بۆستم. پلاتینی خاوەنی 9 گۆڵە و ڕۆناڵدۆ بۆ گۆڵکاری مێژووی کە خاوەنی 9 گۆڵە کەوەش دەبێتە ڕیکۆردێکی تایبەت. بۆی حەز دەکەم سەرنجی تۆ بزانم واروها سەرنجیش لەسەر زۆرترین نازنا و زۆرترین بەشداریکردنی هەڵبژاردەکان کە ئەڵمانیا و ئیسپانیا پشتی شێریان بەرکەوتووە. بەڵێ کاک محەممەد لایەمان ڕوون و ئاشکرایە بە دەرکەوتنی کریستیانۆ ڕۆناڵدۆ هەروەها بە دەرکەوتنی لیۆنێل میسی دنیای تۆپێ کۆمەڵێک گۆڕانکاری زۆری بەسەرداهات. ژمارە پێوانەیەکان کە چەندین ساڵ بوو چەقیان بەستە بوو زۆر بێرە زۆریان بە ناوی گرمۆلەری ئەڵمانیەوە بوو. ساڵانە و هەفتانە لە خولە ناوخۆیەکانی ئەوروپا هەروە لە پاڵەوانێتیە گەورەکاندا دەیبینین و دەیویستین کە کریستیانۆ و میسی ئەو ژمارە ناشکێن و لە ئێستاشدا بینیمان کریستیان ڕۆناڵدۆ بەشداری یاریکی دۆستانی کرد و ژمارەی گۆڵەکانی بەرز کردەوە بە 104 گۆڵ بەرامبەر هەڵبژاردەی ئیسرائیل و بێگومان کریستیانۆ لە بەردەم شکاندنی و ژمارە پێوانەیە شایە کە بەنای عەلیدایەوەیە کە گۆڵکاری مێژووی هەڵبژاردەکان هەروەها لە بەردەم شکاندنی ژمارە پێوانەیەکەی میشە پلاتینی ئەفسانە شایەکە هەمومان زانین پلاتینی گۆڵکاری مێژووی یۆرۆ بوو. بەڵام بە هاتنی کریستیان ڕۆناڵدۆ و بێگومان بە ئامادەبوونی کریستیان ڕۆناڵدۆ لە هەر پاڵەوانێتیەکە هەموو ژمارەکان لە بەردەم یاریزانەدا لە مەحاڵەوە بنە گومان و گریمان چکە توانایەوەی هەیە ژمارەکان بشکێن و لە ئێستاشدا هەڵبژاردەی پورتوگال بەڕاستی لە ئاستێکی مەزندایە بۆیە ئاشە کریستیان ڕۆناڵدۆ ینی لەم پاڵەوانێتیەدا بتوانێت ژمارەکان زۆر زۆر بەرزتر بکاتەوە. بێگومانیش ئەم یاریزانە توانایەوەی ماوەکە ئاستی ناوازە پێشکەشکات چکە کاپنی هەڵبژاردەکەشە. باش دەچمە سەر گرافیکی چوارەم کە لەسەر بەشداریکردنی یاریزانانی خولەکان و هەروەها پێم وابێت لەسەر بوونی یاریزانی یانەکانە. دانەر دوێنێ باسمان لە پرێمەر لیگ کرد بۆی کە تااقەت بڕوچێنە بەڵام
ئەم تااقەت ڕووچێنیە وای کردووە پرێمەر لیگ پشتی شێری بەرکەوە کە 118 یاریزانی لە ئەوڕۆیا بەشدارن دواتر بۆندسلیگا بە 90 یاریزان سریعی بە 7 یاریزان لالیگا 39 یاریزان و دواتر خولی ڕووسی بە 32 یاریزان لەسەر ڕێژەی بەشداریکردنی یاریزانان لەم پاڵەوانێتی و ئەو ڕێژە بەرزە لە پرێمەر لیگ بە جیاواز لە خولەکانی تر بە تایبەت جیاوازی چ لەگەڵ بۆندسلیگا چ لەگەڵ سریایی چ لەگەڵ لالیگا بەڵێ کاک محەممەد طبیعیە و یاریزانانی کە لەو خولانەیە یاریەکەن زۆربەیە زۆریان پشکی شێریان بەرەکەوێت لە یانەکان لەو هەڵبژاردی وڵاتەکانەکە لەو یانە گەورانەیە یاریەکەن بۆ پێشکە لە ئێستادا هەم ئینگلتەرا خۆی زۆرترین یاریزانانی لە پریمەر لیگدا یاریەکەن و ژمارەیەکی زۆر یاریزانی گەنجی لە پریمەر لیگ یاریەکەن هەم بەپێی ئامادەبوونی یاریزانانی بیانیش ئەرجنتینەکان بەرازیلەکان ئەوروپیەکان بەڵجیکەکان بە ژمارەیەکی زۆر یعنی ئیتاڵیەکان هەموو ئەمانە وای کردووە کە کاتێ هەڵبژاردە میلەکان کۆبنە و پاڵەوانێتیکی هەڵبژاردەکان بەڕێوەچێ بێگومان زۆرینە یاریزانان لەو یانانە دەستنیشانکردن چکەم یان یاریزانی ئاسبەرزن و لە یانەکانە ئاستی ناوازە پێشکەشەکەن بۆیە کاتێک هەڵبژاردەی وڵاتەکانیان کۆبێتەوە پشمەم یاریزانان نابەستێ لە بەرامبەرە لە بۆندسلیگا هەر لە یانەیەکی وەکو بایرەنا 4 بۆ 5 یاریزانی لەناو هەڵبژاردەی فەڕەنسا یاریەکەن و ئامادەیانێ بۆیە ئەمەوە ئەکات کە بە دڵنیایە ببینین ژمارەی یاریزانان لە پریمەر لیگ زۆر زۆر بەرزە و دوایە بۆندسلیگا چکەوە دوێنێ ژوتم بۆندسلیگا و کاتشەوە ئەو دوو خولەن کە خزمەت بە هەڵبژاردەی وڵاتەکەی خۆیانەکەن پێش ئەوەی خزمەت بە هەڵبژاردەی وڵاتانی تر بکەن زۆر باشە دانەجان چێلسی پاڵەوانی ئەوروپا پشتی شێری بەرکەوتووە حەفە یاریزانی بەشدارە مانچستەر سیتی 15 یاریزان بایر مونیخ 14 یاریزان یوڤانتۆس 12 یاریزان مانچستەر یونایتد 11 یاریزان بەڵێ چ بەرشەلۆنە چ ڕیال مەدرید کە لە چەند ساڵی ڕابردوو وەکو گەورەی تیبەکان ناوێندا وەکو باڵادەستی ئەوروپا ناوێنێندا ڕێژەیەکی بەرچاویان لە پاڵەوانێتی یۆڕۆ ئامادەنیە و تەنانەت ڕێژەیەکی ئێجگار کەمیان وجودی هەیە کاک محەممەد ئەمە سونەتی ژیانە و واقعی تۆپی پێشە ڕۆژگارێ بوو لە باشترینەکان یاریزانانی جیانی شار هەمویان یاریزانی ریال و بەرشلۆنا بوون سا ڕایەوەی کە پریمەر لیگ ئاستی چەند بەرز بوو بۆندسلیگا کاتشە بەڵام ئەمان بینی پێگاتی باشترین یاریزانەکانی جیانیش یاریزانانی بەرشلۆنا و ریال مەدرید بوون بەڵامی دی دنیا وایە لەسەر کەس ناوەستێت دنیا وەکو پیرەمێر دینەمرڵە دەورانە لە دەستەسێنێ بۆیە ریال و بەرشلۆنا ژێستا دەورانیان لە دەستانەوە کە ژمارەیەکی کەم لە یاریزانانیان واقعی ریال مەدرید و بەرشلۆنەش ئەوەیە کە ئەم واقعەمان پێ بێگومان ڕاهێنەری وڵاتەکان سەیرەکەن ئێستا لویس ئێنریکێ خۆی کە ڕاهێنەری هەڵبژاردەی ئیسپانیایە یاریزانێکی ریال مەدریدی نەبردووە هیچ یاریزانیشان بۆیە دۆخەکە کە بەم شێوەیە زۆر ئاسایە چکە وەگوتم ڕۆژگارێ بوو هەڵبژاردەی ئیسپانیا بەرشلۆنا و سێ یاریزانی تری یانەکانی هەموو ئیسپانیا بوو زۆر باشە دانەجان دەچمە لای یاریزانانی یانەی هەولێر و هەروەها دکتۆر یاسین و کاخەسرە گورون کە سەرنجیان لەسەر پاڵەوانێتی یۆڕۆ هەبووە بۆ بەرنامەی یۆڕۆ ئەمریکا گەر هاوکارانم هاوکاریمان بکەن بۆی کە گوێبیستی دکتۆر یاسین هەروەها کاپتن خەسرە گورون بین هاوڕێ لەگەڵ یاریزانانی یانەی هەولێر تاوەی سەرنجیان لەسەر پاڵەوانێتی یۆڕۆ بزانین. گۆرەیەکی جیاوازە بینین بە حکمی سەردەمی دوای کۆرۆنا و دواخستنی پاڵەوانێتێکە بۆ ماوەی ساڵێک و وردە وەردەگەڕانەوەی کەشوهەوای یاریگاکانی ئەوروپا بەتایبەتی ڕێگە پێدانی جەماوەرێکی دیاری کراوە هەندێک یاریگا لە ساڵ 25 هەندێک یاریگا لە ساڵ 50 ئەویش بەپێی ئەو وڵاتانی کە دەستنیشان کراون لەبەرەوە هەندێک وڵات بێبەشە بێت لە جەماوەرە ڕاستەقینەکەی خۆی هەندێک وڵاتیش جەماوەرەکەی خۆی تایە بێت کە ئەمانەش دەتوانم بڵێم یەکێک لەوانی کە سوود بەخشن ئیتالیایە ئەڵمانیایە ئەمانە سوود لە بوونی یاریگاکەی خۆیان وەرەگرن هەتا فەڕەنساش بۆیە توانم بڵێم لە ڕووی ئامادەکاریەوە جیاوازیەکی تایبەتی هەیە لە ساڵانی پێشووتر حتا بگەڕینەوە بۆ ئەوشی کە زۆربەی زۆری ئەو هەڵبژاردانی کە هەڵبژاردە زۆر بەهێزەکانی ئەوروپا ئێستا زۆربەی زۆریان لە ئاستێکی زۆر بەرزان تیمەکانیان تیمی تۆکمەن یاریزانی زۆر باشیانەیە پێکاتەکان زۆربەی زۆریان پێکاتەی زۆر بەهێزن یانی تۆ لە کۆمەڵی ئەڵمانیا و فەڕەنسا و پورتوگال بڕوانی کۆمەڵەیەکی زۆر بەهێزە چاوەڕوانیەکەوە کە یەکێک لە تیمە زۆر بەهێزەکان بکرێتە دەرەوە ینی بۆ دوو یەکەم و دومی
یۆرەی پێشووتیایە کە فەەنسا و پرتوگالە لەگەڵ ئەوەشە هەڵبژاردی ئیتالیا بە هەڵبژاردەیەکی زۆر بەهێز و تۆکمە دەرکەوتووە بە حکمی چپاڵاوتنەکان بێت و زائیدەن ئەو یاریە دۆستانانەی کە کردوێتی توانێتی تیمێکی زۆر بەهێز و تۆکمە دروست بکات ئەویش بە حکمەوەی توانم بڵێم خولی ئیتالی گەشەیەکی زۆری بەخۆیەوە بینیوە لە ڕووی ئاستی هوەری یاریزانەکانەوە بیرمان نەچێت هەڵبژاردەی بەلجیکا ئەستێرەی زۆر ناوازەی تایە و بربژێرێکی دیاریکرا و سەرۆ ڕیزبەندی فیفاشی گرتووە لە ئێستاە کە توانم بڵێم پڕە لە ئەستێرە و ڕاهێنەرێکی زۆر بەتوانای ئیسپانیشی هەیە کە ئەتوانای هەڵسوکۆت لەگەڵ یاریزانەکانە زۆر بە تەندروستانە بکات بچینەوە بۆ لای هەڵبژاردەی ئینگلتەرای پڕ لە ئەستێرەی زۆر بەهێزی خولی ئینگلیزی ینی کۆمەڵی یاریزانی زۆر لا و زۆر باشی تایە کە حتا ڕاهێنەر لە یاریە دۆستانەکانە ینی یاریزان تاقیکاتەوە ئاسیان زۆر بەرزە لەیەکەوە بۆیە سێرەکەی ینی زوربەی زۆری هەڵبژاردەکان ئاسیان زۆر نزیکە لێکەوە ئەڵمانیا لە کۆتا یاریەکانی خۆ ئامادەکردنەکانە لە یارە دۆستانەکانە ئاستێکی ناوازە و سەرنجڕاکێش پێشکەشەکە بە حکمەوەی وەکوتمان کۆمەڵی یاریزانی بەتوانە و گەنجی هەیە ئەتوانن سەردەمێکی تری زیێڕین بۆ هەڵبژاردەی ئەڵمانیا بنووسنەوە خۆی دایمن لە قۆناغەکانی سەرەتاییە بە حکمەوەی ینی چاوەڕی ئەوەش ئەکرێکە مفاجئە دروست بێت ینی هەمیشە لە کۆمەڵەیەکە یاخود لە پاڵەوانێتێکە ئەسپەڕەشەکە دەرئەکەوێت تا ئێستا دیار نییە بەڵام بە حکمی بارودۆخ و بە حکمەوەی کە زوربەی زۆری وڵاتەکان و خولەکانیان و ئامادەی یاریزانەکانیان و ئەو هەڵبژاردەی کە دوور بێ لە پێکانی زۆرەوە و ئامادەی هەموو یاریزانەکانیشی ینی بربژێرێکی سەرەکیە بێت بەڵام بەگشتی کۆمەڵێک هەڵبژاردە هەن کە چاویان لەسەر بە تایبەتی هەڵبژاردەی ئیتالیا هەڵبژاردەی ئەڵمانیا هەڵبژاردەی فەڕەنسا هەڵبژاردەی پورتوگال بە تایبەتی ئەمسیانەکە لێک کۆمەڵەشن ئەمانە بربژێرن زائیدەن هەڵبژاردەی بەلجیکا ئەمە ناوە زۆر گەورەکانن ئەگەر بێت و هەڵبژاردەیەک لە هەڵبژاردە تا ڕادەیەک مامناوەندەکان مفاجەیەک دروست نەکات بەڵام لەو باوەڕیانیم لە تۆپی پێی ئێستەی سەردەمیانەی ئەوروپای مفاجە ڕووبات ئیلا ناوە گەورەکان ئەگەنە قۆناغەکانی کۆتایی وڵی جیاوە تەنها جیاوازی بڵین لە ڕووی و بێگومان ڕۆژ بە ڕۆژ شێوازە هوەریەکان تەکتیکی یاریەکان هەندێک بنەمازانستیەکانی ڕاهێنانی تۆپی پێشەکەی ڕۆژ بە ڕۆژ ئەو بڵین شێوازانی کە ڕاهێنانی پێکری بۆ ئامادەکاری توانێت جەستەی ئەو ئامادەکارانی بۆلایانی تەکتیکی ڕۆژ بە ڕۆژ شتی تازە دێتەکارەوە ئەمانە بێگومان پێشکەوتنی پێوە خۆی بینیوە بەڵام با چاوەڕێکی زانین خولەکە چی تازەمان بۆ هەڵێنجێ هیچ چیش تازە ئەبینین بەڵام ئەو جیاوازی بەداخەوەی کە نەخۆشی کڕنوای کردووە کە هاندران نتوانن وەکو جاران یاریگا پڕکەن بە ڕێژەیەکی کەم لەوانەیە وەکو باسەکە لە سەدا 20 بۆ لە ساسی هیوادارم ئەو لە سا 20 بۆ سێش سەرکەوتوی بۆی کە خۆزانین تا موچێژ یاری بە هەندەرانەوەیە خوانە خواستە وانە بێکە نەخۆشیەکە بڵین خۆرەسەر بێت و بگرێ ئەوەش نێڵن ئەو ژمارێش ئامادە بێ و بینیمانی سا هەڵبژاردەی ئیسپانیا دوو یاریزانی گەڕایەوە بەهۆی بۆسکێس و یۆرنتۆ بەهۆی کە تووشی کڕۆنابن هیوادارین کە ئەو نەخۆشیە بێ لە یاریزانەکانی کە بڵین پێینە با بە یاریزانەکانی کە تاکو بتوانین ئەو ئەسێرە بەتوانیانە بینین لە خولەکە بێگومان خۆی زۆر لە مێژە ئەڵێن هاندەر مەسەڵەن یاریزانی ژمارە 12ەیە هاندەر لەگەڵت بێ خود دژت بێ ئەبێتەوە کارێکی باش و بڵین خراپ بۆ هەردووتی بەگەی کە یان ڕکابەریەکەن بەڵام من ئەو سەرنجین ئەمە نزیکەی وەرزێکی یاری ڕۆی کا بەبێ هاندەر ئەڕوا تا ڕدەیەک بڵین ناخۆشە خۆی بەڵام ڕاهاتوین پێ یاریزانەکان ژدەوردە ئەو ژمارە کەمی هەندەرەش واکە کە قەرەبووی بکاتەوە کە بڵین سەبارەت بە بارودۆخی کۆرۆنای بەداخەوە خۆ بەڕاستی هەموو بڵین منم قسەی حەز ناکەم حەزەکەم ناوی مۆرینۆ بێنم کە مۆرینۆ کە ڕاهێنەرێکی بەتوانای سەرەتاجیان ئەو پێشبینی کرد کە دوێم لێ بوو کاڵی ئیتالیا من پێشبینێکم گات یاری کۆتایی منیش مەسەن بێگومان ئێمەش چین هاوڕای و کەڵین ئیتالیا تیبێکە لە مێژ ئیتالیا تیبێکی وا تۆکمی کۆ نەکردوێتەوە بەڵام ئەبێ هەڵبژاردەکانی پورتوگال هەڵبژاردەی ئەڵمانیا هەڵبژاردەی فەڕەنسا هەڵبژاری هۆڵندا ئیسپانیا ئەمانە هەمیشە لەو هەڵبژاردانن کە تێرن بە ئەسێری ناودار ئەبێ حساوی تایبەتیان بۆ بکرێ بەڵام بیرمان نەچێتەن بۆ نمونە تورکیاش کەیسە زۆر لە زۆر ئەنجامی یاریەکانی کۆتاییە لە یاری دۆستانەکان ئەنجامی بەرچاوی تۆمار کردووە سکۆتلندا ئەم هەڵبژاردانە بەڕاستی ڕاست لەوانەیە حسابیان بۆ نەکرێ بەڵام هەموو خولەکان مێژووی خولەکانمان من پێڵێ بێگومان هەڵبژاردە باڵەدەستەکانی وەکو ئیتالیا و ئەڵمانیا و فەڕەنسا و پورتوگال لەچنە قۆناغەکانی کۆتایی بەڵام بێگومان لە هەموو خولێک هەڵبژاردەیەکمان لێ پەیدا بێ کە ئەبێتە ئەسپەڕەشی و خولە و توانێ ئەنجامی چاوەڕێنەکەەوە دەستبێنێ بەڵام من بڵین بێگومان نەک من لەوانەیە زۆربەی هەواداران بڵین پێشبینیکەن کە ئیتالیای باتەوە بەڵام وەک بینمان وەک خۆشت بگوێت کە یۆرۆ لە کات خۆی دەستی پێ نەکرد چەند ساڵە لەبەر ئەو نەخۆشی و ئەو کۆڕۆنایەکە لە هەموو جیهان بڵاوبەوە بەڵام وا بڕیارە چەند ڕۆژتر کە
یۆرۆ دەست پێ بکاتن بەڕاستی هەڵبژاردەکان زۆربەی یاربژاردەکان لە ڕووی کوالیتی یاریزانی باشیان هەیە بەڵام دەگەرێتەوە ئەو هەڵبژاردەیە کە دەتوانێت بە تیپێکی بە جەماعی پێک بێن تیپێکی کۆمەڵە بن و بتوانن تا کۆتایی ڕکاوی بکەن من وا پێشبین دەکەم هەردوو هەڵبژاردەی پرتوگال و فەڕەنسا کە دوو پێکهاتەی باشیان هەیە و یەدەجی زۆر باشیان هەیە دەتوانن ینی ڕکابەری بکەن تا کۆتایی خولەکە بێگومان هەڵبژاردەی ئەڵمانیاژە دایمەن پاڵێراوە بە پاڵانجەکان بەڵام من وەکو پێشبینی خۆم پێشبینی بۆ هەردوو ئەو هەڵبژاردەی فەڕەنسا و پرتوگال دەکەم گەربەری یەک نەکەونێکە چەند دەبێتە لایەنی کۆتایی. بالنسبة لتوقعات الأورو المنتخبات تشوف مع المنتخب الفرنسي أكثر حاجة بالنسبة لي أنا اللي يكون جاهز والعناصر هي نفس العناصر اللي لعبت كأس العالم مع بعضها متأقلمة معناها مستانسة مع بعض تلعب مع بعض وزاد عنصر بارز هام هو الأحسن مهاجم في العالم هو كريم بنزيما. أنا توقعاتي حيكون هو الأحسن وعالميا هو اللي متوج بكأس العالم ومفاجآت ما نشوف منتخب البلجيكي في عناصر نفس العناصر وفي تأقلم نفس الشيء أما أكثر شيء 100% حيكون المنتخب الفرنسي. باس عبر بس أمثال هذا كم زوج جواز ده صالة كانتر أو تيماني يعني بلاي تیمی بڵێ پاڵاوتن یان پاڵەوانەکانن مجموعیان جیاوازە هەز دەکەم ئێستا بری ئەڵمانیایە پرتوگالە فەڕەنسایە ئەوانە فەریقەکان کەوتن یەک مجموعە هەز یان بە پێشبینی خۆم یەک لەو فەریقانە لەو مجموعەی دەرباز بیتن لەوانەیە ئەو پێشبین دەکەم یان بتوڵەکە بەدەستبێنێ وەکو پێشبینیە لەو لایەش مجموعەکانی تر بڵێ ئیسپانیا هۆڵندیا ئەوانە لە مجموعەی ئاساندانە بەس ئەو مجموعە ئاگرینە پێشبین دەکەم هەر یەک لەو تیمانە بەسەر بکەوێتن ئەو دەبێتە پاڵەوە. والله من سەبارەت بێ ڕوانێ ئیتالیا چەندین ساڵە یعنی من هەڵبژاردەی هەندێک هەڵبژاردەی ئیتالیا یعنی دەبینی هەم لە زامی جیهانی و هەر لە تەسفیاتەکانیش لە پەڵاوتنەکانیش ئاستی وەک پێویستنی ئەو ئیتالیایی جاران نییە بەس پابەندیشن بەوەی کە هەر هەندێری ئەو هەڵبژاردەیە بین دەتوانم بڵێم یعنی ئاستەکان هەمووی لێک نێزیکە ئێستا وەکو تۆپی پێ پێشتر نییە کە یانەیەک ببتە سەرداری هەموو وڵاتەکانی دنیا و مەسەلەن بینیما مەسەلەن بە برازیل فەڕەنسا ئەو یانان ئەو وڵاتانی کە زۆر نزیک دەبوون لە نازناوەکان ینی بەس ئەگەرشی 100% هەندێک دەگوت ئەوانە براونە بەڵام ئەوڕۆکە ناتوانێتەوە پێشبینی بکەیت دەبینی مەسەلەن زانستی تۆی پەیوەندە پێشکەوتوو بووە هەڵبژاردەکان هەر هەمویان گەیشتنیە گاست وەکو پێم گوتیان ئێستا من وەکو هاندەرێک ڕەنگە مەسەلەن سۆز بم جوڵێنی بڵێم بەڵێ ئیتالیا نزیکە ئەوانە بەڵام خولیش دەزانانی ینی مەسەلەن ئەو پاڵاوانەتی ینی ناتوانم برێن بارە چۆن دەخورسە بەسەر هەڵبژاردەی ئیتالیا بەس وەکو بینیمان ینی ئەو یاریە دۆستانانێک کە فیفە دە مەسەلەن ئاستمان بینی مەسەلەن ڕەنگە ئەوە فێڵەکی لێمان کرد لەبەرەوەی کە ڕاهێنەرەکان زیاتر گرنگی بە یاریزانە نوێیەکان دەدەن لۆی جیام بکەنەوە پێکهاتەی سەرەکی دەور دەبینی ینی دەتوانین حکمی ئەوە بدەین کە ئایا هەڵبژاردەی ئیتالیا لە یاری یەکەمی کە دەتوانین ئەو بڕیارە بدەین کە نزیکە لەوەی کە نازناوەکە بەدەستبێنیان. بەڵێ بەڕێزان ئەوەی گوێویستی بوون سەرنجی یاریزانان یانێ ولێر هەولووە کاپن سەرن محسین کاپنیانە ئەمانەی بەخدا و دکتۆر یاسین و کاخسرە بوو دانەری ئەمە سەرتەوەری سەرکی بەرنامەکە ڕوبەڕبوونەوە شەوی نێوان ئیتالیا تورکیا ینی زۆرێک لە هاوڕێیان باسییان لەوە کرد کە ئیتالیا یەکێکە لە بەربژێرەکان پاڵێوراوەکان بۆ دەستەبەرکردنی نازناوەکەەوە بە تایبەتی وەڵامدانەوەی ئیتالیا بۆ ئەو نەکسەی لە ساڵی 2010 تووشیات ئەمڕۆ دەستپێکی ئیتالیا ئەمڕۆ یەکێک لە گەورە هەڵبژاردەکانی مێژووی تۆپی پێ دەستپێکی یاریەکانی پاڵاوانەتەکە دەکاتەوە با من ئەوە بپرسم ئایا چاوەڕێ دەکرێت ئیتالیا چۆن ئامادە بێت و ڕکابەری تورکیاش بۆ ئیتالیا چ ڕنگدانەیەکی دەبێت کە ئێمە پێشتریش بینیمانە لەکردنەوەی یاری یۆڕۆی 2000 کە ئیتالیا و تورکیا ڕوبەڕووی یەک بوونەوە لە یەکەم یاریاندا کە دووبەیەک ئیتالیا تیابردنەوەی تۆمار کرد. کاک محەممەد لە پاش ئەو نشستی کە بەسەر تۆپی ئیتالیا هاو لە 2010 بێگومان هەموو شتێک لە ئیتالیا وەستا و یەکێت تۆپی وڵاتەش وەستا و هەموو چالاکێکی وەرشی وەستا پێویست بەوە بوو کە گۆڕانکاری لەم وڵاتەیە ڕووبا لە تۆپیا لە شێوازی بیرکردنەوەیە لە شێوازی مامەڵەکردنە لەگەڵ تۆپی پێ دوێنش باسپان کرد کە ئیتالیا وڵاتێکە لە 60ەکانی سەدەی ڕابردۆ بە شێوازی کاتی ناشۆ ناسرا و ئەم شێوازەی بۆ خۆی وەکو مڵک پەیڕەو کردووە و تا چەند ساڵی ڕابردوو ژەم شێوازە لە ئیتالیایە
بەرجەستە بوو لە تۆپی ئیتالیایە بەرجەستە بوو بەڵام بەهاتنی ڕۆبەرتۆ ماشینی زۆر شت گۆڕا لە ئیتالیا و بە تایبەتیش بیرکردنەوەی تۆپی پێ و شێوازی تۆپی و یاریکردنی تۆپی پێ ئیتالیا ئێستا نمونەیەکی جوان و ناوازەی تۆپی هێرشبەرانە بەڵام بە هاوتایی و بە هاوسەنگی لەگەڵ هێڵێکی بەرگری بەهێزە پێشکەش بە جیانەکات ئیتالیا تۆپێکی پێی خۆش پێشکەشەکە بۆیە لە زۆرێک لە بۆچوونی ئازیزانمان هەم کاتن خەسەوی خۆشەویستم دکتۆر یاسین و تەواوی خۆشەویستەکانی تری یانی هەولێر و کاپتن سەرەن محسنی خۆشەویست لە یانەی ئەمانە ئەوەمان بۆ دەرەخاکە کاتێک خەڵکانی پسپۆرت تەماشاکەن ئەوە بە هەندوەر ناگیرەکە ئیتالیا لە 2010 سەر نەکەوت بۆ مۆندیال بەڵکو بە هەندوەرە گیرەکە لە دوای ئەو نشوستیەوە ئەو ئەکە کوردەڵێ ئەو سوارە تانە گلێ نابێ بە سوار لە دوای ئەو نشوستیەوە کە ئیتالیا هەستایەوە چی پێشکەش کرد ئایا هەرە ڕوەتەم و مژاریە بوو کە جاران هەبوو ئەو کاتێک کەیدی ئیتالیا بەرەو داڕوخانە ڕۆشت و کەم کەس هەستی بۆ شتا کرد یاخود ڕوویەکی نوێیە ڕوویەکی گەشە و عەقڵیەتێکی ئەوروپیە چکە ئەوروپیەکان کاک محەممەد هەمیشەوان دوو جەنگی جیهانی گەورەیان ئەنجامدا و لە ناوخۆیانە و ئێستاش ئەوروپا جوانترین کیشوەری دنیاە و لە هەموو دنیاوە خەڵک ڕاکە بۆ کیشوەری ئەوروپا و شەڕەکانیشیان بە وەرزش و بە گفتوگۆی سیاسی چارەسەرەکەن ئیتالیا یەکێکە لە وڵاتانەکە مێژوویەکی دێری نییە ئیتالیا میراتگری ڕۆماژ یەکێکە لە ئیمپراتۆرێتە مەزنەکانی مێژووی مرۆڤایەتی بۆیە کاتێککە ئیتاڵیەکان بڕیارێن بگەڕێنەوە بۆ نوێکاری یاخود بگەڕێنەوە بۆ پێشکەشکردنەوەی خۆیان بێگومان زۆر گۆڕانکاریەکەن گۆڕانکارێکەژەوە تا ئایبینین لە ماوەی ڕابردوودا ڕۆبەرتۆ ماشینی چەندان یاری دۆستانی ئەنجام داوە بەشداری پاڵاوتنەکانی یۆرۆنیشن ئەوەی کە کراوە تا ئێستا ئیتالیا تشتێکی ئاسایی بووە و ڕوبەڕووبوونەوەکانی ڕوبەڕووبوونەوەی تاقیکردنەوەیەک نەبووە کە تێدا هەڵسەنگاندن بۆ تیپی ماشین بکە لەگەڵ من پێچوانێ و بیرەکەم و لەبەری ڕوبەڕووبوونەوەی سەختیشی ئەنجامداوە ئیتالیا تا چەند پێ دوایە ئامادەی وەڵامدانەوەی ئەمەی هەبێ ئەم پێگاتی ئیتالیا کە ماشینی بانگشتی ئەم پاڵاوانەتی کردووە کە بەوردبوونەوە لە کۆمەڵەکەشی ڕاستە لە چاو ئاستی ئیتالیا ناوی ئەم هەڵبژاردانیاندا گەورە نییە بەڵام چ سویسرا چ تورکیایشێکن لەو ڕکابەرانەی کە بە بەهێزی بەرامبەر ئیتالیا و هەڵبژاردەکانی ئەوروپا دەرەکەون کاک محەممەد تۆ ناتوانانی لەسەر شتێکی دیاری کرا قسە یعنی لەسەر شتێک قسە ئەکرێ کە ئیتالیا تاقوی ئێستا ڕوبەڕووی تاقیکردنەوەی گەورە نەبووە ڕووی ئیتالیا لە دوای و نشستیەوە گەڕاوەتەوە یاریەکە و یاریەکە و ئاست نیازە پێشکەشەکانی کە زووتێتی ئەبێ ئیتالیا لەم ئاستەیە بێ کە زووتێتی ئەبێت فەڕەنسا کە پاڵەوانی گیان بوو بەڵێ یۆرۆنیشنیش نیشن لیگیش کە زووتێتی فەڕەنسا کە پاڵەوانی مۆندیالی 2010 لە 2009 نابێ بە هۆڵەندا بدۆڕێ نەخێت تۆپی پێ ئەم شتە نییە کاک محەممەد ئەگەر تۆپی پێ هەرەوە بواە کە هەڵبژاردەیەک هەرەو بیباتەوە یانەیەک هەرەو بیباتەوە هیچ شتێ نامە بەناوی تۆپی و لە سەردەمێکا کۆتای بیات تۆپی پێ گۆڕانکاریە و بە بەردەوامیش گۆڕانکاریە وەک گوتمان ئێستا یەکێک لەو هەڵبژاردانەی کە گەڕاوەتەوە بۆ ناو کێبرشەکانی یۆرۆی 2020 هەڵبژاردەی ئیتاڵیە و دڵنیاش بە ئیتالیا دوێنێش باسم کرد و بە بەردەوامیش بنەم قسەم کردو یەکێکە لە هەڵبژاردانی لە دەرەوەی پاڵەوانێتیەکان هەر چۆنێکە بەڵام کەیەتە ناو پاڵەوانێتیەکانەوە شتێکی ترە هەڵبژاردەیەکی ترە ڕاستە لەوانەیە شتێکمان هەبێ لەسەر پێگاتەکە کە پێگاتەکە جارێ ماوێتی بەهێزتر بێ بەڵام هەر لەسەر پێگاتەکە دانێت تۆ باسی تاریقەی کاتۆناچۆ کرد کە ئەمە تایبەتمەندیەک بێ بۆ ئیتالیا و هەر بە باسی لایەنی هێرشبەری کرد کە ماشینی پەری بەمەدا بەڵام با لەسەر ئاستی ناوەند بوەستم کە من خودی خۆم پێم وایە بەهێزی ئیتالیا لە هێڵی ناوەند لە بوونی جۆرجینۆ و بارێلا و ڤێراتی یاخود لۆکاتێلیە کە لە شوێنی ڤێراتی بەشداری یارەکانەکە سەرنجی تۆ لەسەر بچیە هەمیشە ئیتالیا یاریزانی ناوەزێ بۆ کاک محەممەد و ئەم هێڵە نێوەندەش ئێستا کە تۆنالیشیا تۆتە سەر و چەند یاریزانی کتریش لە داهاتووە ئاستی ناوازەتر پێشکەشەکەن پێمانەڵێ کە ئیتالیا یاریزانی لێ نابڕێ وڵاتی ئیتالیا خاوەنی یاریزانی باشە و وەکەوتێکانێکە بۆ دروستبوون و هەڵقوڵانی یاریزان ئەم یاریزانانە سەرجەمیان لە یانەی گەورە یاریەکەن و لە کێبرشکەی گەرمی تۆپی پێیان و تا 2 ساتەکانی تۆ پێش لەسەر ئاستی کیشوەری ئەوروپا کێبرشەکەن نمونەشمان
یعنی جۆرجینۆیەوە تا لەگەڵیانەکەیە بۆ پاڵەوانی ئەوروپا هەموو دنیا باسی کانتیەکە وابزان بەس من باسی جۆرجینۆم کرد لەبەرەوە ئەگەر جۆرجینۆ لە دوایانە وایە کانتی ئاوا بۆ ئاسوودەیە ڕای ناکردە پێشەوە 7 مەتر باسیەکەم بەڵامەڵەن ئۆنسوری تۆ ئیتاڵی نابێ باسی باسکردنەکە وایە بەس من باسیکەم ئاسایە ئەمە بەستم چیە کاک محەممەد ئەمە حقیقەتی تۆ پێ وڵاتی ئیتاڵیا وڵاتێکی وەکو عەرەبەڵێ وەلادەیە یعنی توانای دروستکردنی هەیە توانایەوەی هەیە یاریزان دروستکە زۆر کەس دەڵێن کاتشۆ وا نەماوە کاتشۆ گەڕاتە دوا و نازانم چی بەڵام کاتشۆ لەم وەرزەیە یەکێ بوو لە خولە بەهێزەکان وەرزی داهاتوش هەموویە بێتە کێبرچی هێرش ڕایەنەرە هێرشبەرەکان بێگومان مۆرینۆی لە دەرچێم و ڕایەنەرەکانی تر کێبرچی هێرشبەران ناکات هەل لە ئینتەرەوە بۆ دوامینیانەکانیان کە لە دواوی ڕیزبەندی بچینە سەر تورکیا لەم ساڵانەی دوایی ئاسی هەڵبژاردەکە بەرەو پێشەوە چوو ئاسی هەڵبژاردەکە گەڕایەوە بۆ سەرەتاکانی ساڵی 2000 و کاتی ڕێخستنەوەی تیپی هەڵبژاردەی تورکیا و ئێستا تورکیا لە پاڵاوتنەکان ئاسێکی بەرزی پێشکەش کردووە کۆمەڵێک یاریزانی ناوازە لە تورکیا بوونیان هەیە کە خاوەنی دەستکەوت یعنی چ لە هێڵی بەرگری بێ چ لە هێڵی هێرشبردن چ لە ناوەند یعنی هەر یاریزانێک لە پێگاتی تورکیایە بە پێی پێویستی خۆی دەستکەوتێکی لەگەڵ یانەکەیە هەبووە ئەنجامێکی دڵخۆشکەری لەگەڵ یانەکەیە دەسەبەر کردووە لە وەرزی ئەمساڵە لەسەر پێگاتی تورکیا چی دێ و پێشبینی دەکەی تورکیا لە یاریەم شەو تا چ ڕادەیەک توانای ڕکابەریکردنی ئیتالیای هەبێت کاک محەممەد ئەگەر باسی ئەوە بکەین ئەم شەو لە علمی غەیبایە کەس ناتوانێت هیچ شتێ بڵێ چکە یەکەم یاری یۆرۆ ئەنجامی بەستم لە شێواز یاریکردن یەکەم یاری یۆرۆیە یەکەم یاری هەردوو هەڵبژاردەیە لە کۆمەڵەکەیە تاکو دوێنێش زۆرێک لە هەڵبژاردەکان بە دەست کۆرۆناوایان ناڵان نیانەزانی پێگاتەی سەرەکی چی بخەن ناو یاریگاوە هەرگیز نەبووە پاڵەوانێتی یۆرۆ دەست پێ بکات و هەڵبژاردەکان تا 3 ڕۆژ پێشەوە یاری بکەن بۆی خۆیان تاقیکەنەوە بەڵام لەم دۆخی ئێستا دۆخەکە زۆر جیاوازە بۆیە هەرچی شتێک ئەوترێت هەمووی باوەڕم پێ بکە سەی بەلاشە هەتا یارێکە دەست پێکە هەتا شێوازی وەستان و داڕشتنی یاریزانان لە هاتووە ئێستا منەوە هەر ئەگەڕێم ئەمزانم پێگاتەیە گەگەدا پێگاتەیەکی خەیاڵیش بێ بەس لە شوێنێکی باوەڕ پێکراوە دابەزی بێت چه ئیتالیا بێت چه هەڵبژاردەی تورکیا بێ دەستم ناکەی بۆی بزانین هەردوو ڕایەنەر بە چ شێوازێت چ گۆنێش و چ ماشینی بە چ شێوازی یاریەکەن ئایا یاری کراواکەن ئایا یاریکی داخراوەکەن ئایا هەموو ماشینی دیارە گۆنیشی ژواریەکە 4 یاریەکە 4 ژاریەکە ئەو گۆڕانگارێ بەس ماشینی یەکلایە لە 4 بێگومان یاریزانەی کە ئاخر ئەمەیە کاک محەممەد ئایا هەڵبژاردەی تورکیا بوار بۆ ئەوایە کە ڕۆبێتۆ ماشینی 4 یاریکە بۆ لەبەرەوەی هەڵبژاردەی تورکیا بەرگریەکی توندی هەیە و دژە هێرشێکی بەهێزیە ئەمە کێشەڵی شوسۆیان جۆشکە ئەزمون یاریکردنی لە خولی تالی زۆر بێگومانێکێک لە بەرگریکە لە پاشەکانی پرێمەر بێگومان کاباڵ و چەند یاریزانی تریان هەیە هەمویان لە خولە گەورەکانی ئەوروپاریەکە ئەمە وامان لێ کاک محەممەد لەسەرەوە بۆسین ئایا ڕۆبێتۆ ماشینی پەیڕەوی شێوازەکەی خۆیەکە ئەو شێوازە جێگیری کە بە ڕێزە ئاماژەت پێ 4 و بەم شێوەیە حەزی بە یاریکردوی یاخود گۆنیش ناچاریەکە کە شێوازەکەی بگۆڕە شێوازەکەی بۆچی بگۆڕێ بۆ ئەوەی کە هەوڵ بە کۆنتترۆلی یاریگا بکە بۆی هەوڵ بات نێڵێت هەڵبژاردەی تورکیا بکرێتەوە چکە هەڵبژاردەی تورکیا گۆنیش سیناریۆ یاخود تەجروبەی ڕوبەڕبوونەوەشی لەگەڵ گەورەکانە هەیە بێگومان ئەنجا تورکیا لە هێرشبردنە زۆر یعنی ناوازەیە لە بەرگریاتوندا لە هێرشبردنیشە زۆر ناوازێ هەڵبژاردەیەکیشە ناوەستێ هەڵبژاردەی تورکیا دوێنێ ئاماژەم بە چەند خاڵەگانی کە لە هەندی هەڵبژاردەیە ئەگەڕێی بۆ تایبەتمەندێتی و سیماتی یەکشت بەسە ئەڵەی فڵانەشت بەس تورکیا چەند شتێکی تایە تورکیا پڕێتی لە یاریزانی جادوگەر کە توانای یاریکردنی فرە شێوازیانەیە پڕێتی لە یاریزان کە یاری تون دەکەن پڕێتی لە یاریزان کە توانای بەرگریکردنی توندیانەیە پڕێتی لە یاریزان کە ئەتوانن بەبێت لە زووبەڕووی هەڵبژاردەکانی بەرامبەریان بنەوە هەموو ئەمانە کاک محەممەد بۆ ئیتالیا قورسە بۆ لەبەرەوەی ئیتالیا ترسی سەرنەکەوتن بۆ مۆندیال هێشتا بەرینەوە سەرڕای هەوە و یاریە باشەش کە ئەنجامیان ناوە ئیتالیا ئەم ترسەی هێشتا ماوە ئەنجا هەڵبژاردەی تورکیاش
سوود لەم دۆخەوە دەگرێت ئەگەر لانی دەرونیش بێ لە ناو یاریگا یاریزانێکی تورکیا گاڵتە بە یاریزانێکی ئیتاڵی بکە بڵێ ئێوە دەمێکە بەشداری مۆندیالیشتان نەکرد ئەمە بۆ خۆی زۆرە بۆ یاریزانێکی گەنجی هەڵبژاردە ئیتالیا کە لانی دەرونی تێک بات بەڵام بەدەلەوە ئیتالیا بە ناوەکەیەوە توانایەوەی هەیە زۆر باش تورکیاشۆکو بەڵجیکای 2016 لێ بکە ئایزان هەر سەرنجە یاخود پرسیارێکتانەیە دەتوانن لە ڕێگەی کاونتی تایبەتی پامسپۆرتەوە پرسیارەکان ئاراستە بکەن و ئێمەش پرسیارەکە ئەڕاستی دانر دەکەین و وەڵامتان بۆ وەردەگرینەوە دانەر شتێکی تر بڵێم لەسەر ئیتالیا و تورکیا دوو هەڵبژاردەتی خاوەن ڕۆحیەت لە یاریزانەکانیان یعنی گرینتایەکی زۆر بەهێز لە کاتی سرودەکانەوە چ لە تورکیا بوونی هەیە چ لە ئیتالیا بوونی هەیە ئەوە تا چەند چێژە بێ بۆ یاری ئەم شەو ئەگەر ئەم شەو هاندەر لە ناو یاریگای ڕۆمایە بواە من بە دڵنیاوە پێتەڵم چکە ئەمە کاریگەری هەبووە بەڕاستی بە درێژایی مێژوو و ئیتاڵیایکێکە لەو هەڵبژاردانەی کە لە چەندین بۆنەیە بینیمانە تەنان دیاریزانەکانیان هێندا هاواریان کردووە قورجیان وەستاوە هێندا هاواریان کردو فرمێسک بە چایان هاتوۆتە خوارەوە ئای من لە مۆندیالی 2014 چەند جارێک ئاماشەم بۆ حقاڵەیە کە وڵاتی بەرازیل یاریزانەکانیان چونکە دۆخی سیاسی وڵاتەکە لە دەرەوە خرابوو کاتێ سرودی نیشتیمانیانەوەتەوە هەمانم دۆخی ئیتاڵیان بەکارێنە هاواریانە کردو زۆر جارە گریان من لێساش بینمە لە چەند ستۆدیۆ کاوتمتم ئەم شتە بەس خراپە بەسەر بەرازیل ئاشکێتەوە بالفعل لانی دەرونیان هێندە تێکچوو بوو بینیمان لە مۆندیال 2014 چیان لێەوە بەڵام ئیتاڵیا نە ئیتاڵیا حەد ئەم شتیان لەگەڵا بووە لە دێر زەمانەوە ئیتاڵیا هەڵبژاردەی ئیتاڵیا ئەم گرینتاییان هەبووە یاریزانەکانیان ساڕایە و کێشەی لە ناو یانەکانە هەیە ئەو ڕقە زۆرەی کە هەمووان لە یوڤایانە باشە ئەو ترسە زۆرەی کە لە میلانی جاران هەیەیان بوو بەڵام لەگەڵەوەشدا کاتێک هێنە ناو یاریگاوە هەموو وەکو ئینتەروان هەمووان خۆشیانێ هەڵبژاردەکەیان ئەبێتە سەنگی مەحەک و هەموو شتێک کە لە بیرەکەن بۆیە ئەیان بینی یاریزانەکانی ئیتاڵیا لە کاتی سرودی نیشتیمانیان دەستەکەنە ملیەک زۆر بەیان قۆڵەکەن بە قۆڵێک ئەمە بۆ ئیتاڵیا کاریگەریە کاک محەممەد بەڵام بۆ بەرازیل زەرەری جوانترین ستایلی نمایشکردنیشیانە بوو لە بێگومان ئەنجا هەڵبژاردەی تورکیاش هەمان شێوەیە بەڵام تورکیا کاتێک کە هاندەری ئامادە بن زۆر خراپە زۆر سەختن زۆر مەترسیدارن بەس لە ئێستاە بە بۆنەی ئەوەی کە بڕیاردرا یارەکان بەبێ هاندەری بۆی ئەمە لەوانەیە کاریگەرەکەی بۆ ئیتاڵیا تۆزێ زیاتر بێ بەسەر تورکیاوە زۆر باشە بێگومان بینەرانی خۆشەویست و هاندەرانیش سەرنجیان هەبووە لەسەر ئەنجامی یاری نێوان ئیتالیا هەروەها تورکیا بۆیە دەچمە لای دهۆک بە دەچمە شاری دۆک ئەبزای هاوڵاتیانی دهۆک سەرنجیان لەسەر یاری ئیتالیا و تورکیا چی بووە که فريق هميت قوينا ولعبوا اوليكا جالكا بزحمات ابو همي فريقات كو داس بيكا بطوليه تو ناش پیش بینی خوب بيجي مثلا دهولتا تو املتنا مش مثلا فريق دشتني هاي مثلا فريق فايده بس توقعات من راسي تركيش جالكا قويه وايطاليا جا قويه هر دو كان نجومتن بس توقعات من ايطاليا فايده بيتن دو بيك تشكو خبره ايطاليا فرقه ولعبه زيراكتين ولعبه محترف جالكتين تركيا قويه في صلاح وحتى التصفيات الجائكية صار كودة فريق الدهمية وإيطاليا جي فريق دفاعية استوقعت كان بهرب تعادل بهذا ايك تعادل بن وجا هيك مفاجأة شبي تنتشتك وكي صار وقت تشيكي بري بزحمت دیتنامن د ترکی فایده بیتن تصفیات جی پریچنده که هر شولان دا یابری دیتنامن در هر افجاره جی ترک فایده بیتن گل ایتالیا یک بصفر چه مفاجأة شبن منتخبات قويتين نفس فرنسا ألمانيا فريق قلق قويتين مفاجأة يعني مثلا فريق ضعيف نانا متقدم نانا نصف نهائي ربع نهائي مفاجأة يعني بزرامه لعبة افتتاحها إيطاليا وتركيا أنا رأيهم من إيطاليا دي فايدة بتن جا شيك 0 شد 0 شكون تركيا أنا شتا إيطاليا إيطاليا سردمك قريب راسي قالك منتخبتنا ناتشونه بأنك لعبنا موينا كبيرة تركيا هيدي لعبة يجي حيلها راتبت
تركي مسعجة بخد بهم نتيجة بو تركيا دوب إيك كانت لعبة وديجي مساحة كره تركي قالك بوشتر بوش وفريق تخرى أو ديتر عند سيل لعب كره نتيجة بوشتينون جواكي ديجي حظة بدأت بطولة دو نتيجة نائنة أو تشتكي ديا وقت توقعات تركي تشترش إيطاليا نتيجة جيبو تركيا دوب إيك واس من إيطاليا قال جنابت بس أبي من إيطاليا دبت شكو تركي نمستوى وياه أس خونو بارنا كم تركي جول يجيب كات يعني صفرة يعني تركيا صفرة في إيطاليا كإيك إيطاليا جنا راسش وفريقه جول جيجالا نجد يعني جولة إيطاليا كسكة فوزته إيك صفرة دوب صفرة تعدد كات أسي أما أسبيش دوب صفر أمان ده گومان لە ئیتالیا ناکرێت کە هەمیشە یەکێک لە تیپە و لە هەڵبژار دەزلێزەکانی هەموو ڕکەبارەکان کە ئیتالیا تا بەشدار بوو بێ بەڵام ئەوی جێگای باسە تورکیا لە ئەم پاڵاوتن و لە یاری دۆستانەکان و لە تەواو یاریەکانە ئاسێکی بەرزە بۆیە پێشبینیەکەم یاریەکی بەهێز بێ یاریەکی پڕ لە تام و چێژ بێ یاریەکی پڕ لە چۆن بڵێ بەترس و حەزەری شۆ یاریکەن بۆ لە دەستنەدانی خاڵ پێم وا بە یاریەکی بە یەکسانبوون کۆتایی بێدێت بەڵام یاریێک تایم و چێژی یاری فیناڵی یۆرۆی ببێت بە پێ ئەنجامانەی کە پێشتر ئیتالیا بەدەستێناوە ئەو یاریزانە تازانەی کات هەمووی ئەتیمادی لەسەرەوە کردووە کە هەمویان گەنجن و یاریەکی باشەکەنین و پێم وایە ئیتالیات یاریەکە باتەوەات پێشبینی من بۆ یارەکەی ئیتالیا و تورکیا 2-1 بۆ ئیتالیا چون ئیتالیا پێگاتێکی لە ئێستادا باشی هەیە و لە ئێستادا چاوەڕێشتی باشی لێکرێ ئێستا بەهێزترینەکانی ئەوروپا فەڕەنسا و پرتوگالن و ئیسپانیا ئەمانە سێ هەڵبژاردەی باقەوەتن و ئیتالیاش بە پێی مێژوو ینی بۆ مێژووی کە هەیەی وە کۆمەڵە یاریزان و هەروە خولی ئیتالیا توان بڵێم هەڵبژاردەیەکی باشی ئێستش پێشبینی من بۆ یاری ئیتالیا و تورکیا بەڕای من ئیتالیای باتەوە 2-1 سەرەتای هەموو دەورەیەک یەکەم یاری قورسە بێت بەڵام بەڕای من ئیتالیا براوە بێ 2-1 ینی تورکیامان نەبینیوە یاریەک بکە کە گۆڵی زۆری لێ بکرێ یا بە ئاسانی خۆی بدا بەدەستەوە هەتا کۆتایی هەوڵەیە هەتا کۆتایی هێرشەکە بەرگریەکە من لە ڕوانگەی ئەوەی شۆڵم تووشی شکست ئەبێ لە بەهێزی هەڵبژاردەی ئیتالیا لە چاو تورکیا وەڵی ئێستا خۆی لە خۆیان پێشبینی وە یاری زۆر قورسە بەڵام هەستەکان هەڵبژاردەی ئیتالیا بیباتەوە بە حکمەوەی چەندین یارێ لەسەرێک هەڵبژاردەی ئیتالیا تووسی شکستێ نەبووە لە دوای هاتنی ڕاهێنەرەکەیان بەردەوام لە بەرەو پێشچوو نابوون هەستەکەم ئیتالیا بیباتەوە یارەکە بە بڕوای من یارێکی بەهێزە بەوەی کە تورکیاش وردەوردە هاتووت ناو کێبڕشەکانەوە و بەس ئیتالیاش بە و ئاسانی خۆیاندا بەدەستەوە چون خاوەن مێژوویەکە و چەندین وێروی بەدەستێناوە بەڕای من یارێکی بەهێز دەبێت پێشبینیکردنیش بۆی قورسە بەڕاستی بە بۆچوونی من هەڵبژاردەی ئیتالیا بە ئەنجامی 2-0 لە تورکیا باتەوە بەڵێ بەرەزان جارێکتر سلااوان لێبێت دانەر کۆمەڵێک پرسیار هاتوون بۆ پەیجی تایبەتی پام سپۆرت ئەمێ پرسیارانە و ئاراستەکەم هەنێک لە کۆمنتەکان دەستخۆشیە دوایەوە یەکێک لە پرسیارەکان کاگە پێشەوە بڵاڵێ بەرگری ئیتالیا بە تەمەنە ئەمە کاریگەری خراپی نابێت لە سەراستی هەڵبژاردەکە خۆی کە پێی ماوە تا حدێت دەرفەتدانە بە باستۆنی لە بریچی لینی داواکاری ئەوە بێت بێگومان کاک محەممەد بەڵام ئیتاڵیا لەوەتی هەبووە هەروە یاری کردوانی کۆمەڵە یاریزانی بە ئەزمونە بوون بە تایبەت گۆڵچی و هێڵی بەرگریان سوودی زۆریان لێبینیوە ئەشێ دەم شەو مانشینی ئەم شتە تاقی بکاتەوە بزانێت هێڵی بەرگریەکەی دۆخیان چۆنە بێ بەرامبەر هەڵبژاردەوە کە باسمان کرد تون دیارریەکە و هێرشی خێرای هەڵگەڕاوەشەکە ئەگەر ئەم شەو ئەو هێڵە بەرگریە نەشوستیەنا بێگومان مانشینی بۆ یاری دووەم گۆڕانکاری زۆرەکە بەڵام ئەگەر توانی خۆی بگرێ و ئاستێکی ناوازە پێشکەشکاو کە هەمیشە ئیتاڵیا وا ناسراوە کە بە بەرگریکی تونند و بەهێز و ناوچەی ناسراوە سپایزۆن ئەو ڕادێگەم یارە تاقیکردنەوەی ئەم یاریە زۆریش تاقیکردنەوە زۆر باش کاکە دیلان کەمالەوە هیچ باسیەوەی کرد کاڵێ لە ئەمریکای باکووریش ناشۆنلێک دروستکراوە لەگەڵ دانین شتێکی یاساییەوەی کە تا سەشتی وانە بووە کاکچۆمانەڵێ ئیتالیا هیباتەوە و تورکیا مستەوای نییە
یەکیشتر کاگازاد ئەحمەد دەڵێ ئیتالیا بۆ مۆندیالی داهاتووتی پێشی کامڵتر ئەبێت بۆ ئەم یۆرۆیەتی پێشی پاڵەوراونی هەیە جگال بێگومان بەڵامەوە تانی بڵیت و نەڵێ هەموو وازانی کە قساکەن لە دیدارەکانیەوەیە زۆربیان ناوی ئیتالیایەنن یعنی ئیتالیا وڵاتێک نییە هەڵبژاردەیەک نییە کە لە ناو پانتایی کێبڕچەکانە بچێتە دەرەوە کاک محەممەد ئیتالیا هەمیشە وا بووە ناوێکە لەوانەی کە هەردەم کە باسی مۆندیال یاخود یۆرۆ کرێت ناوی ئیتالیا و بیر ناچێت و یەکسەر ناوێنی زۆرێک لەو بەڕێزانەی کە قسەیان لەسەر کرد هاوڕان لەگەڵ ئێمەیە کە ئەشێت ئیتالیا لە ئێستاە تاوەتەوە ئامادە نەبێ بەڵام بۆ داهاتوو بۆ مۆندیال داهاتوو ئیتالیاش پێم وایە وەکو ئینگلتەرا ئەبێت هەڵبژاردەیەکی خاوەن زۆر باشە کاکە ڕەنادلەوە نووسیوێتی پرتوگال و فەڕەنسا ئەڵمانیا کامیان باگەری زیاتر دەسەگەوە دانەر وتی واز لە پێشبینی بێن بارەکان تا کاتی یاریەکان کاکاردۆ حەمەستی ڕەڵێ لە دوایین سیانزە گۆڵی ئیتالیا 6 گۆڵی هێرش بەرکردوێتی ئەمە پێمان دەڵێ کە ئیتالیا هێرشبەری باشی نییە بەڵکو ناوەڕاستی بێستراواتە ناوەندسازەکانی ئیتالیا بەشداری زیاتریان لە گۆڵ کردوتە هێرشبەرە بێگومانێکێک لە کێشەکانی ڕۆبەرتۆ مانشینی لە ئێستادا نەبوونی هێرشبەرە ناوازەکانی وەک فلیپۆ ئینساکی و لۆکاتۆنی و ڤێری و من بۆ خۆم چێزا بەلامەوە ناوازێ ینی چێزا یەکێکە لەو ناوانەی کە ئەوەی باوکی وەکو ماف پێی نەیرا چێزای کورد فدریکۆ پێم وایە ئەو مافە بۆ باوکی گەڕێنێتەوە و شتی باشیش پێشکەش بە ئیتالیاکە زۆر باشە یەکێکی تر لە کۆمنتەکانەوە دەڵێت ئیتالیا دەکرێت سوود لە ئیمۆبیلی وەربگرێت و هەروەها کاگازادیش بڕوای وایە ئیتالیا هێرشبەرێکی سوپەری یەکلاکەرەوەی نییە ئاخرستا تۆپی پێستا کاک محەممەد لەسەرەوەش نەماوەتەوە هێرشبەرێکی ناو سنووقە هەبێت و تۆپی بۆ بگەێنرێ مانشینیش خۆی باوەڕی بۆ شتەنێ مانشینش لەو ڕایەنەرانەیە کە حەزی بە یاری گشتگیریە یاریزانەکانی هەمووی بڕۆن شێوازی یاریان بگۆڕن یاریزانی نێوەن چێتە پێشەو گۆڵکە هەموومانەش پێمانەڵە کە لەماوەی ڕابردوودا ئیتالیا 37 گۆڵی کردووە تەنها 4 گۆڵ لە بەرامبەر تۆمات کراوەمەش پێماڵە کە ڕێژەیەکی زۆری گۆڵیان تۆمات کردو و شێوازی هێرشبەرانی مانشینیشمان بۆ نمایشە کابدوڕەحمان هەمان بۆ چوونی توی هەیە لەوەی کاڵە هێرشبردننی تورکیا زۆر بەهێزە کاک چۆمانگیان لە کاتی یاری ئیسپانیا بە دڵنیاییەوە قسەی تاو لەسەر ئیسپانیا دەکەین ئاستی هێرشبەرانی ئیتالیاش کوڕە سوورچی باسمان کردووە کاگەڤاڵەڵێ بە هەمان شێوە کاگەڤاڵ جۆسفی ئیتالیا لەسەر جەمهێڵەکان ئەمەیان هاوڕێیەکی ئەزیزمان هاوژین جەمالی خۆمان دەڵێت ئایا یاریکردنی هاکان لە میلان و بۆراگێڵماس لە لیل ناتوانن ئاستەنگ بۆ ئیتالیا دروست بکەن چۆن باسی دەمێراڵیشم کرد لێڵی بەرگری ئێمە باسمان نەکردە و یاریزانانە ئەزمونیان هەیە لە ئەوروپایە و یەکێکیان پاڵەوانی فەڕەنسایە کە نیوەی زۆری هۆکاری بردنەوەی نازناوی لیگا بەڕاستی ئەگەڕێنمەوە بۆ دووسێ یاریزان کە یەکێک لەوانە کاباڵە ئەنجا هاکان چانەکلۆژ لە میلانە ئەزمونێکی زۆری لەگەڵ ئیتاڵەکانە و تێشگەشتووە لە شێوازی تۆپی ئیتاڵە چونکە میلان بە قوتابخانەی یەکەمی هەڵبژاردەی ئیتاڵیادان درێ لای بوو باش دانەجان کۆتا سەرنج لەسەر ئیتاڵیا و تورکیا بەشکە بچینە لای پێشبینی هاوڕێیانی شارە زور و هەروەها چەند ناوچیکتر کە لەباری یارێکەوە لێماوەرگرت سەر ڕای دۆخە ناخۆشەکەی کە کۆرۆنا دروستی کردو بۆ یۆرۆ بۆ تەواوی پاڵەوانتەکان کاک محەممەد من پێم وایە یاریە باشترین دەست پێکە بێ بۆ یۆرۆ و یاریەکی ناوازا بێ بۆ پێشکە یۆرۆ لە تەنها وڵاتێ بەڕێوە ناچێ و ئیتالیا و تورکیا چەندین جار لە چەندان پاڵەوانێتی تری یۆرۆیە یەکتریان بینیوەتەوە و ڕوبەڕوو یەک بوونەتەوە بۆیە من یاریەکی کراوا بینم و مانشینی هێزی هەڵبژاردەکەی بە تەواوەتی لێرەیە بۆ تاقیە بێتەوە و گۆنێشیش بە دڵنیایەوە کێبڕچەکارێکی گەورەی مانشینی زۆر باشە ئایزان بە پێی توانە دەچینە لای پێشبینی بینەرانی ئەزیز یا خوداوڵاتیانی خۆشەویست لە سەیسایە قۆروەها لە چەمچەماڵ و شارە زور شەو لە بەڕێوەچوونی یاریەکانی یۆرۆدا هەردوو هەڵبژاردەی تورکیا و ئیتاڵیا ڕوبەڕووی یەکەمنەوە لە یاریێکی بەهێزدا بۆ چوونی جەنابتان لەسەر یاریەکە چی؟
دیارە بە قەنەعەتی خۆم یانیەوەی کە هەستی پێەکەم ئیتالیا باشتر دەربکەوێ پێشم وایە ئیتالیا بە بەرگری زۆر باش بە ناوبانگە پێچێ یاریەکە 2-1 بێ بە قەنەعەتی من یارێکی بەهێزە بێگومان قەنەعەتی من وایە ئینشاڵڵا بە سوودی هەڵبژاردەی ئیتالیا کۆتایی پێبێت لەبەرەوەی هەڵبژاردەی ئیتالیا خاوەن کۆمەڵی بەرگریکاری باشن کۆمەڵ یاریزانی بە ئەزموونیشیان تایە قەنەعەتی من وایە 2-1 بۆ هەڵبژاردەی ئیتالیا کۆتایی پێدێ بۆ چونم 2-1 بۆ ئیتالیا ئینشاڵڵا ئیتاڵای باتەوە بە پێشبینی من 3-1 بۆ ئیتالیا ئینشاڵڵا بەڵێ بەڵێ بۆ ئیتالیا بێت 2-1 سەرەتای یەکەم یاری بڵێن تۆزە قورسە بەڕای من ئیتالیا ڕقەمێکی گەورەیە لەناو وڵاتەکانە بەڵام وەکو پێگاتە بڵێ پێگاتێکی تۆکمەی نییە بەڵام هەموو کات ژمارەیەکی گەورە و ژمارەیەکی بەهێزە ناو منتەخەبەکانی ئەوروپایە بەڕای من 1-0 لە تورکیا باتەوە یاریە بەڕای من 2-1 بۆ ئیتالیا بەڕای من یاریەکە 3-1 بۆ ئیتالیا دەبێت سەبارەت بۆ یاریە ئیتالیا و تورکیا ئیتالیا تیپێکی چاکە وەک لە ڕابردووە وابزانم لە دوای بەرازیلەوە زۆرترین کاسی مۆندیالی هەیە پێشبینیەکەم 3-1 بۆ ئیتالیا پێم وایە ئەوش بە غینی خۆم قەنەعەتی خۆم تورکیا ئەیباتەوە 2-1 لە ئیتالیا یەکەم یاریشە یاری خولەکەوانە ئیتر زاهری قەنەعەتمە بیباتەوە 2-1 بۆ تورکیا یارەکانی یۆرۆ یعنی لە دوای یارەکانی مۆندیالەوە توانین بڵێن خولێکی بە تام و چێشترە وای هەردوو هەڵبژاردەش بە تایبەتی ئیتالیا و تورکیا هەڵبژاردەی بەهێزن تورکیا بە تایبەتی هێرشبەرەکەی بۆ منە ئەوەی کە هێرشبەری یانەی لیلە توانی خولی فەڕەنسی بۆ یانەکەی بەدەستبێنێ بۆیە تورکیا یعنی لە زۆربەی ئازانەکانی لە خولە ئەوروپیەکانم بۆیە یانەیەکی بێزە بەڵامی تر ئیتالیا وەکو ئەزمموی باشتردا بۆیە پێشبینیەکان زیاتر بۆ بردنەوەی ئیتالیا بۆ یارێکە من وەکو خۆم پێشبینیەکەم 2-1 بۆ ئیتالیا بێت سەرەتا بەنای خوا دەستخۆشی لە کەناڵی پەیامەکەم کە هەمیشە چالاکیەکانی سنووری قەزای چەمچەمان ڕووماڵەکە و لە زۆربەی بۆنە وەرزشەکانە وەرزشکارانی قەزاکەی لەبیرە بە پێشبینی من یاریشی بەهێزە بێت بە حکومەوەی هەڵبژاردەی ئیتاڵیا ئەزمونێکی گەورەی هەیە هەم لە مۆندیالە هەم لە پاڵەوانێتەکانی ترە بۆیە بە پێشبینی من هەڵبژاردەی ئیتاڵیا بردنەوە دەستەبەرەکە 2-0 تەسەورەکەم مانچینی ئەزمونێکی باشی هەیە لەگەڵ هەم لەگەڵ یانەکانە و ئەزمونێکی تازەشە لەگەڵ یانە ئیتالیا هەنێک یاریزانی ئەتەر میلانیە ناوە تەناو هەڵبژاردەی ئیتالیا وەکو بارێلا و سینسی و باستۆنی کە یاریزانی لاون و ئەمساڵ ئاستێکی زۆر باشیان پێشکەش کردووە هیوادارم ئیتالیا ببێ بە خاوەنی نازناوەکە و تەسەورەکەم یاری یەکەم 3-1 ئیتالیای باتەوە پێشبینیەکەین ئیتالیا یارێکی باش بکات بە حکومەوەی مانسینی پێکاتێکی باشی دروست کردووە ئیتالیا یەکێکە لە ڕکابەرەکانی میۆرۆ پێشبینەکەین براوە یاری سەرەتای بەتوولەکەش بێت یۆرۆ ئەمساڵ جیاوازە لە ساڵاینتر بۆ یەکەم جار ڤار بەکارهێنرێ بۆ یەکەم جار لە 11 وڵاتی جیاواز یاریەکان بەڕێوە چێت یاری کۆتایی لە وڵاتی بەریتانیا بەڕێوە چێت یۆرۆ ئەمساڵ ڕکابەرێکی مێژوویشی هەیە 3 جار وڵاتی ئەڵمانیا پاڵەوان بۆ 3 جاریش وڵاتی ئیسپانیا فەڕەنسا شەوێ ئەمساڵ کە پارێراوی سەرەکیە بچێتە پاڵی هەڵبژاردانە بۆ سێم جار ناسناوەکە بەدەستبێنێت ئیتالیا 2-1 یاریەکە باتەوە پێشبینیەکەم ئیتالیا نەتایجێکی باش بەدەست بێنێت لە کاسیۆرۆ لەبەرەوەی خولی ئیتالی ئیمساڵ خولەکە پێشکەوتوو بوو کۆمەڵێک یاریزانی باشی تیا دەرکەوت کۆمەڵێک گەنجی باشی تیا دەرکەوت پێشبینیشەکەم بۆ یەکەم یاری خولەکە ئیتالیا و تورکیا ئیتالیا بتوانێت یاریەکە بەرێتەوە 2-0 بە پێم وایە ئێستا لە سەردەمێکان زۆربەی منتەخەبەکان بوونەتە منتەخەبێکی زلیێز یعنی لە ڕووی تەکنیکەوە زۆر پێشکەوتون یعنی ناتوانین بڵێن منتەخەب ئیتالیا ئیسا یەکێکە لە منتەخەبە لە ئەفزەڵەکانە چونکە لەبەرەوەی ئیسا ئیتالیا و ئەڵمانیا بە تایبەتی ئەوانە کە جاران کە چەند منتەخەبێکی زلیێز بوون لە ڕیزبەندی یەکەم تا دێما بوون پێم وایە ئێستا لەو ڕیزبەندیان نەماون چونکە زۆربەی منتەخەبەکان ئاستیان پێشکەوتوترەوە بۆ کرواتیا و بەلجیکا بەنسبەت دیاری تورکیا و ئیتالیاش بە تەسەوری من تعادل بێ لەبەرەوە هەردووکیان سەرەتایە ئەفتیتاحە 1-1 دانین بۆ هەردووکیان گەشببینم بە دەستکەوت و
بە ئەنجامی ئیتالیا لەم یۆرۆیە پێشبینی من بۆ یاری ئیتالیا و تورکیا دڵنیام ئیتالیا لە 4 گۆڵ کەمتر ناکە 4-1 بۆ ئیتالیا بە ئیشەڵا فۆرزا ئیتالیا. یۆرۆی پێشووتر بوو هەڵبژاردەی بەلژیکا مڕەشەحی جامەگە بوو هەڵبژاردەی ئیتالیا یەکەم یاری بە 2-0 لە هەڵبژاردەی بەلژیکای بردووە. من پێشبینی یەکەم هەڵبژاردەی ئیتالیا هەمان نەتیجە دووبارە بکاتەوە و بێتە ئەسپی ڕەشی یۆرۆ و 100% وەکو هاندەرێکی هەڵبژاردەی ئیتالیا وەکو ئەوەی یاریزانەکان بناسم یەکێکە لەلایەن یاری کۆتایی ئینشاءالله. ئایزانم بڕگە و تەوەرەکانی ئەمڕۆمان کۆتایی هات لەسەر کوپا ئەمریکا پرسیار زۆر دەکەن لەوەی بە دڵنیایی ئێمە گفتوگۆی تایبەتمان لەسەر کوپا ئەمریکا دەبێت هەر لەم بەرنامەوە بدەزان بەرنامەکەش ناوی یۆرۆ ئەمریکایە بەڵام ئەمڕۆ دادگای بەرازیل بە تەواوی بڕیاریدا لەوەی کە میوانداری کۆپا ئەمریکا بکەن و کۆپا ئەمریکا ڕۆژی یەکشەمە بەڕێوە دەچێت و لە وادەی خۆیان قسەی تایبەتمانە بێت لەسەر کوپا ئەمریکا. دانەر جان جارێکتر سپاس بۆ ئامادەبوونە. سپاس بۆ تۆش خۆشحاڵم کە ڕوونکردنەوە داچکە زۆر بەڕێزیان دیوە و توتانە ستۆدیۆکەی یۆرۆشە و کۆپا ئەمریکاش ئێوە باسی کۆپا ئەمریکاتان نەکرد کاکە چاڕی بڕیاری دادگای بەرازیل بووی کە بە دادگای بەرازیل بڕیاریا پاڵاوانتێکە بەڕێوە بچێ بە بێهاندەر ئێمەش لە کاتی دەستپێکی خۆیان قسەمانە بێت. زۆر سپاس دانەرجان. ئایزانم بەرنامەیەم ڕۆشن پێشکەشکردن تا سپەی پێتان دەگەمەوە لامان کات کاژمێر سەیدوانی ڕۆ بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.